هەموو کارێکی سەخت و گران بە ڕێگە و ستراتیژی خۆی ئاسانە و هەموو کارێک بە ستراتیژی ڕاستی خۆی وزەی کەمتر و کاتی کەمتری پێویستە. هەر بۆ ئەو مەبەستە خولی ستراتیژیەکانی فێربوونی زمانی ئینگلیزی ئەخەینە بەردەستان هەتاوەکو بتوانن بە کاتێکی کەمتر بە وزەیەکی کەمتر بگەن بەو ئامانجە گەورەی ڕۆژێک فێری زمانی ئینگلیزی ببن. هەوڵ بن لەم کۆرسەدا بەشدار بن. ئەگەر هاتوو ئەتانەوێت لە هەر شوێنێکی دنیا لە هەر شوێنێک لای هەر کەسێک بتانەوێت فێری زمانێک ببن بە تایبەت زمانی ئینگلیزی، ئەم کۆرسە بۆ ئێوە زۆر پێویستە. لەم کۆرسەدا باز لەوە ئەکرێ کە ڕێگە ڕاستەکان و ستراتیژیا خێراکانی فێربوونی زمان بە تایبەتی زمانی ئینگلیزی کامانن، ڕێگە و هەنگاوەکان کامانن و کۆمەڵێ وانەی زۆر گرنگی لەخۆ گرتووە کە هەڵێنجراوی بیر و بۆچوون و ئەنجامی ئەزموونی پۆلیگلۆتەکانە. پۆلیگلۆتەکان ئەو کەسانن کە کۆمەڵێک زمان ئەزانن و ئەوان لە هەموو کەس شارەزاترن کە مرۆڤ چۆن ئەتوانێ مێشکی بەکار بهێنێ تاوەکو بەباشی فێری زمان ببێت. ئەمە کۆرسێکی تایبەتە بە ئۆنلاین، تۆ ئەتوانی لە هەر شوێنێکی دنیا کە هەیت لەم کۆرسەدا بەشدار بی. کۆرسەکە نرخی خۆی $40، بەڵام لە ئێستادا ئێمە وەکو ئۆفەرێک ئەیخینە بەردەست هەموو کەسێک چونکە یەکەمین کۆرسەکە لە ئاوات ئەکادیمیەوە پێشکەشەکرێ، لەبەر ئەوە نرخی بەشداریکردن تەنها $20,000 هەلێکە و دووبارە نابێتەوە. هەوڵ بن خۆتان بەشدار بن و ئەگەر سوودتان لێ وەرگرت ئەوە هەوڵ بن بیگەێنن بە خەڵکی تریش تاوەکو ئەوانیش بە خێرایی لەم کۆرسەدا بەشدار بن. پاشان ئیتر تۆ ئەتوانی ڕێگەی ڕاستی فێربوونی خۆت بدۆزیتەوە و بە ماوەیەکی کەمتر بە بەزایەدانی وزە و کاتی و پارەیەکی کەمتر تۆ بگەی بە ئامانجەکەت. دوا بە دوای کۆرسی ستراتیژیەکانی فێربوونی زمانی بیانی ئێمە کۆرسی تایبەت بە زمانی ئینگلیزیمان هەیە، بەڵام بە شێوازێک کە لەوە ئەچێت تۆ تا ئێستاکە نەتبیستبێ یان هەتاوەکو ئێستاکە نەبوو بێ کە دەستگایەک هەستێ بەم شێوازە کۆرس بڵێتەوە. ئەویش بە شێوازێکە تۆ کۆمەڵێک کۆرس و بابەت و وانەی گرنگت لەبەردەستە. بەشی دوومانگی یەکەم کە تۆ بەشدارە بیت ئەتوانی بە خێرایی لە ماوەی هەفتەیەکە لە ماوەی 10 ڕۆژێکە یان 2 هەفتە بە تەواوەتی لی تێبگەیت و وانەکان فێر ببی. پاشان داواکاریەکی کە تۆ هەر لەو هەفتەیە کاتێکت بۆ دابنێن و تاقیت بکەنەوە بۆ ئەوەی ئەگەر ئەم شتانە ئەزانی پێویست ناکات 2 مانگ چاوەڕێ بکەی و پاشان پارەیەکی تر بیت و بۆ 2 مانگی تریش بەشدار بی. ئەوە هەر ئەتوانی لە 2 مانگی یەکەمە پرۆگرامی زیاد لە 4 مانگ 5 مانگ 6 مانگ بخوێنیت بە هەمان پارە، بەڵام دیارە بە کاتێکی کەمتر. ئامانجەکەی ئێمە ئەوەیە تۆ ئەزانین پێویستت بەوەیە بە کاتێکی کەمتر فێر ببی. ئەگەر تۆ کەسێکی زیرەکیت، ئەگەر تۆ کاتت زۆرە، ئەگەر تۆ پێشتر هەوڵێک دیاوە لەگەڵ زمانی ئینگلیزی، ئەمانە بۆچی بەزایە بچن؟ بۆیە زۆر بیرمان لێ کردوێتەوە ئەمە باشترین ڕێگایە بۆ تۆ کە بە پارەیەکی کەمتر بە وزەیەکی کەمتر بە کاتێکی کەمتر بگەیتە ئامانجێکی بەرزتر. پاشان لە نێو ئەم کۆرسەی ئێمەدا پرۆگرامی بەردەواممان هەیە و ئێمە هاوکاری دەکەین، ڕێنمایی دەکەین هەتاوەکو تۆ ئەگەیتە ئامانجەکەت. لەبەر ئەوە باشترین هەرت لەبەردەستە و ئەتوانی ئەم هەرە گەورەیە لە ژیانی خۆت تاقی بکەیتەوە.